هاي أنا براو فرشم عيتو دمرم زيك دانا دانا دمرين يدر دانا أريد ما كتابانا أنا براو فرشم عيدي دمرم بوين دانا طالا منزليدا بيليم لقل برزانا لقل برزي جعفرها أو بندم لير دانا حمي إمام علي ديلي فجتي وسيدانا دمرين يدر دانا وتو بيزدو بردانا وزمانا ويا للا يكتي بردانا طالا منزليدا الشيخ مولانا الذي وخاني هوا الذي وخاني هوا بمال الشيخ مولانا حما إمام علي ديلي بمال الشيخ مولانا لبر أو فرشم ميتو دمر يكد وادانا برزة بقربان وبمهم وجديل خلجوانا ديني بياني والله لقل ديار أوانا روشين برا وما مسألة وهردي قرميانا برزي جعفر تخيقر بمال الشيخ مولانا وخبو أو سوء شراب يتقبل وردان يا هلا يا هلا اي قول يسرتو بيسوي اي مالي بابا مشلع بيني متو داخلها او باقر داخلها قرباني ما مصام شاكيلي رحوبنا وما مصانايا او بوصاني كاكبرا ادوين الشوشوين الراوي فزيتش ما بونك وزرا فزيتش ما بونك وزرا لله ويسغنم وش ما بيوك حوبرا وش ما بيوك حوبرا هربجي ماما أروين هنا مللا يودي وشل مفريد سينيوا هنا مللا يودي وشل مفرد ليباريوا طالع آمان دليدا دوانيا ومنديوا لقل خالو برزانم لقل بفرد باريوا حما إمام علي ديلي دوانيا وينديوا بو حما إمام لازاد لقل بفرد باريوا تايبت بو خالو برزانو بندانم تنيوا أشدو تقكرا بوشي خيلي هليوا لقل ديار زنقنو طالة هيوان تنيوا بوشي خيو قلم تقكرم نديوا براسي يوكل كجالو قرمانا بوديوا بو أحمدي مليكو خالو زانا موديوا بو زانياري باترولا كبرزان تقيا كر أيود عوام نديوا وهارون رشيد يلم كاكي واواي وتوا أمري أو من الديوا لقل برزاني جعفر أو نوار تقيوا لكاري زداني شكر أي خين بمدي وبوديوا أهو أنا وشما بدوش شكل تشدك لكم وفياني ورقرنا نشوف درمان الشاكري حمي عليش قطع أمشو مني قولك ريبا حتى بياني نلي بندي بونول وعسى كراري أمشو مني دعوة قل عجر قيلة يا وبين بسر يا الروم وقبين ورأوك وشيفاني نلي بندي بونول أي بو حمي عليش قطع أو بندم بو أو جود كرت والله يدوين الشو صفي شقي خسار كرت تو تانشقي شينا كوش تو يك مشكي شينا كوش أروي بارم قوكو النار قمرين يا دردانا هاتم للا يوبانا قمرين يا دردانا كرتم قوزم بيدانا درد لمالم لانا أنا برو بزن دمرم هم مشتيل وجوانا أمان جاوي دلي
هەرکە دەستم پێدانا ڕۆیی بۆ کەڵسیێدانا دوایۆ کردم بە مفرەت بەو غەوزەی لە گەرمیانە زانیارەی گوتمام حەما لێی نەدەی ئەمەیانە بە قورعان سق و جنسەی هەتامای لە ژیانە ئەمن و خاڵە بەرزان کێشەی جاتە قەمانە کاکە دەستمان ڕاست نییە بە زۆر دەبین بە تەقەکەر بە ماڵە شێخ مەولانە باریکە لێرە و لەوێ قەداوە هەڵاکەوێ هێ دەبێ لە کەلارە دروستی بکەم جەوێ بۆ ئاهی حەما هەتیم هەستای لە چاوم کەوێ هێوە مامەپالەیە لە خۆشم خۆشتر دەوێ عینە بەرمامە هێوایە دروستی دەکەم جەوێ شێزقی لە ئێوەیە تەڵاقی باشی کەوێ ئەو کورت و بێستە بگرە کەس خەوی لێ ناکەوێ هەمەی ئەل لیشتەدا قسەی لە چاوم کەوێ ئەگەر کاتێ بچین بۆ ڕاو ئاسکی دەست ئەکەوێ بەڵام تۆ بۆ یەک کەروێش 500 پیشەکی ئەوێ 500 پیشەکی ئەوێ 100 پیشەک بتەقێنی یەکجاری بەرێ ناکەوێ یەکجاری بەرێ ناکەوێ جا مامۆستا چۆن شێت نەبم لە ژینە چۆن نەبم بە دیێوانە چۆن شێت نەبم لە ژینە چۆن نەبم بە دیێوانە چۆن نەبم بە مامزوو کەڵ نەدەم بەو شاخانە لە بۆ ڕێکەی سەعیە لە بۆ ڕێکەی سەعیە شانم بۆ ئەو سمێڵانە لەگەڵ بەرزەی جەعفەرە ئەو شەوە لەو دیوەخانە بۆ فالەی مەحمووە ئەو بەندەم لێرەدانە چاومانە خاڵە فالە زروف دەوران دەمانە بۆ حوسەی پاتۆڵە لێم زروف دەوران زەمانە کاتێ ئەو ڕاویە کرد بە ماڵە شێخ مەولانە لە دەشتی کەلار و جا لە دەشتی گەرمیانە ئەوە حوسەی پاتۆڵە بۆ خۆی و بۆ سکانە لە 120 دەدا لەقی بۆ ئەو خۆڵانە یادی ئەحمەد مەلیکە ئەو بەندەم لێرەدانە بۆ هیوای نووری ئەحەی فاتە ئەمەم وادانە بۆ خاڵە فالەیە بەسرەیە ئەو ناوانە لەگەڵ شێخەی و بەیڵێم لەگەڵ شێخەی و بەی هەی ئەوەم لێرە وادانە قاید خوهاتی تەقە وەڵا خاڵە بەرزانە وەڵا خاڵە بەرزانە بڕبۆ خوانار و ترێ باخەوان کوڕێ مرێ ئەی شەر و کەلیمەکانمێ ئینکاری لێ ناکرێ ئەی بۆ هەمەی عەلیشقاتە یەخوا بەگەنجی نەمرێ براوە ڕێکێ سەعیە پیاوە خوا هەڵناگرێ ئەیە وراوانە پێ بڵێ نیوەی لەبەر ناگرێ ئەی لەگەڵ مامە حەمەیە پیاوە خوا هەڵناگرێ بەس بۆ قەسەی نیشانە وەک منێ پێ ناکرێ وەک منێ پێ ناکرێ سەسێنێ ئەمڕۆ جوانترە لە دوێنێ یار بە مەلازادە یەک کژوە حرە بخۆی دێنێ بۆ حەمەی مەلازادە خوا لە منی نەسێنێ بۆ حەمەی مەلازادە خوا لە منی نەسێنێ ئەمەی مام عەلی دەیڵێ و ئاوا دەنگی هەڵدێنێ لەگەڵ بەرزانی جەعفەر ئەو شەو ئاوا دەخوێنێ خاڵە ئامان دەلێیدا حەماوا دەنگەڵ دێنێ لە بۆ بەرزەی جەعفەرە هەڵا بۆ من بمێنێ گەر بەرزە هین ببینێ یەکسەر سەدە تەقێنێ بێ مفرەد و سەلا ڕاوتی بڵێ و پێبێنێ دڵێ بە قوربان دەبم دیار سەریع پەیلێنێ دەچمە هەردەی گەرمیان و بەو شێخەی بەسەسێنێ فالە بە قوربان و بم تۆزیێتریش نامێنێ ئەوە خاڵە فالەیە تێز لە خۆی دەبڕێنێ یادی زانای پاتۆڵە هەڵا بۆ من بمێنێ بۆ ڕێکەی سەعید دەڵێم ئەحمەد مەلیکە خوێنێ بۆ حەمەی مەلازادە چۆمانم بۆ بمێنێ بۆ چۆمانی مەسۆیی هەڵا لە منی نەسێنێ بۆ خاڵایی و بەڵێم ئەو بەندەی بۆ پێگێنێ تایبەت بۆ شێخەی و بە حەماوای دەخوێنێ لە
لەگەڵ دیار زەنگەنم ڕەبی بۆ من بمێنێ وەڵڵا شای سایەقا لە شارەکەی گەرمێنێ ئەی ماڵی بابم شلێرە ماڵی وا لە هەولێرە ئەی بەتەلە پڕێگایە یەکنامە بۆ برێرە برەما کەمە لە چاوم دەچێ ئاو فرمێسکە سوێرە ڕەحمێکی خێرت دەبێ خێرا جوانێ بێ خێرا بۆ ماڵە فالەیە ئەوەی لە شەر بێ شێرە